الحمد لله رب العالمين، والصلاة والسلام والتكريم والتعظيم على سيدنا محمد سيد الأولين والآخرين، وعلى آله وأصحابه وأتباعه وأولياء أمته أجمعين إلى يوم الدين. ئیمانداران مسلمانان سەلامی خوای گەورەتان لەسەر بێ. زیارەت و هاتوچۆی چڕ و پڕی یەکتری و سەردان لە یەکتری یەکێکە لە کارە گرنگەکانی مسلمان و ئیماندار و حەق و مافی مسلمان لەسەر یەکتری بە ئاداب و بە دەستوری خۆیەوە. هاتوچۆ و سەردانی یەکتری هۆکاری خۆشبەختی و خۆشەویستی بڵاوبوونەوەیە لە نێوان تاک بە تاکی مسلمانانە. دڵەکان بە یەکەوە پەیوەست دەکات. پەیوەندیەکان لە نێوان مسلمانان و ئیمانداران، دۆستان و خۆشەویستان، قەومان و کەسان و خزمانە بەهێزەکە و پتەویەکە. بیرەوەرەکان نوێیەکاتەوە و تازەیەکاتەوە و دەمەزەردێکاتەوە. بێهۆشەکان بە ئاگا دێنەوە. جاهیل و نەفامەکان فێرەکا و فێری دەستور و یاسا و خۆشەویستیان نەکات. ڕۆح ئاسوودە ئەکات. موسیبەت و ناڕەحەتی و خەم و خەفەت لاچێ یان کەم ئەکا و خۆشەویستی و محەبەت بڵاوە بێتەوە، دڵخۆشی بڵاوە بێتەوە. زۆرێک لە سوودەکانی تر وەک ئەڵێ لیقاء المەحبوب شیفاء القلوب. ئازیزان و خۆشەویستان، پێغەمبەری ئیسلام صلی الله علیه وسلم هەمیشە و دائیم مسلمانان و ئیمانداران ئومەتە نازارەکەی هەڵئەنێ لەسەر ئەوەی کەوا بەدەم یەکەوە بن، هاتوچۆی یەکتری بکەن، سەردانی یەکتری بکەن، زیارەتی یەکتری بکەن. بەڵام ئەمڕۆ لە عەسر و زروفێکین، لە کات و ساتێکین، بەهۆی تەکنۆلۆجیاوە، بەهۆی ئادا و دەستوری سەقەتەوە، بەهۆی کولتوری سەقەتی گەلان و میلەتانەوە زۆرێکمان لە یەکتر ئازاوین، زۆرێکمان لە یەک دوورکەوتینەتەوە. نەک هەر قەوم و کەسەکان، بەڵکو هەتا کەسی زۆر نزیک، باوکو و کوڕ و دایک و کوڕ، کچ و کوڕ لەگەڵ باوک و دایکە، و هەروەها قەوم و کەسەکان لە یەکتر ئازاون. بە تەلەفۆنێک هەواڵی باوک و دایکی ئەپرسێت، بە تەلەفۆنی هەواڵی براکەی ئەپرسێت، بە ساڵ نایبینێ، بە 2 ساڵ قەومەکەی کەسەکەی نابینێ، هەواڵی نازانێ. و هەروەها باوک و دایکێکەوە سەبەبی وجودی ئەون. خوای تەبارەک وتەعالە لە قورئانە بڕیەتەوە: ئەفەرمێ قەضا ربك ألا تعبدوا إلا إياه وبالوالدين إحسانا. خوای تەبارەک بڕیاری داوە بڕیوەتەوە، سابتی کردووە، جێگیری کردووە. غەیری زاتی حەق تەعالە کە زاتی ئەڵڵایە نابێت کەسی تر پرسێت، شەریکی بۆ بڕیار بدرێت، هاوڵی بۆ دیاری بکرێت. لەگەڵ ئەوەیشا خوا ئەفەرمێ بڕیارمان داوە. چۆن نابێت شەریک بۆ من بڕیار بن؟ بە هەمان شێوێت چاک بن لەگەڵ باوک و دایکتانە. هەر کەس لە ئێمە سەیری خۆی بکە، ئەوەی باوک و دایکی لە حەیاتایە، تا چ ئەنازەیەک بەدەم باوک و دایکی وەیەتی کە ژنی هێناوە و دوورکەوتەتەوە، شووی کردووە و دوورکەوتەتەوە، بە چەند مانگ جارێ زیارەتێکی باوک و دایکیەکە. ئازیزان و خۆشەویستان، تەکنەلۆجیا و کولتوری سەقەتی میلەتان مسلمانانی لە یەکتر ئازاندووە. ئەو زیارەت و محەبەت و ڕێز و خۆشەویستەی کەوا لە ئیسلامە ئاماژەی پێکراوە و دانراوە، زۆرێکمان لێی دوورکەوتینەتەوە. پێغەمبەری نازدارمان سەڵات و سەلامی لەسەر بێ ئەفەرمێت: المؤمن الذي يخالط الناس ويصبر على آذاهم أعظم درجة أعظم أجرا من المؤمن الذي لا يخالط الناس ولا يصبر على آذاهم. رواه ابن ماجه وصححه. پێغەمبەری خوامی ئەو مسلمانە ئیماندارە بەهێزە بە قووەتەی کەوا تێکەڵی خەڵکیەکا و بەدەم کاروباری خەڵکیەوەیە، ئەوە زۆر زۆر باشترە و چاکترە، بەهێزترە، پاداشی گەورەترە و بەهێزە لای پەروەردگار لەو مسلمانەی کەوا ئیحتیجالی گرتووە و کەنارگیریەکە، تێکەڵی خەڵکیە ناکە و هەتا جاری وای ئیسفادەیەکی بۆ خۆی نییە. بەڵام ئەو مسلمانەی کەوا تێکەڵی خەڵکیەکە و بەدەم کاروباری خەڵکیوەیە، ئەمە لای خوا پاداشی زۆر زۆرە. کەواتە تۆی مسلمان ئەگەرە تەوێ مسلمانێکی بەهێز بی،
بە پاداش بی توێش و پڕکەی و هەروەها لە قیامەتا سەربەرز بی لەگەڵ پێغەمبەر و هاوڵانە بی. پێغەمبەر ئەفەرمێ صلی الله علیه وسلم مسلمانی بەهێز و پاداشت ئەوەیە کەوا ئەمە سیفەتی بێ تێکەڵی خەڵکی بکا و لە خەڵ دوور نەکەوێتەوە. بۆیە سەردانەکان هەمانە واجبە، هەمانە مستەحەبە، هەمانە مباحە. لەو سەردانە واجبانە سەردانی باوکو دایکە، بەجێهێنانی سیلەی ڕەحمە بەرامبەر بەوان، خۆشەویستی دەربڕینە بەرامبەر ئەوان، بەلوتفبوونە بەرامبەر ئەوان، چارەسەرکردنی کێشەکانیانە، هاوکاریکردنیانە، یارمەتیدانیانە. ئەمە سەردانێکی واجبە. چۆن نوێژ واجبە لەسەر نەکەی گوناباری، خزمەتی باوکو دایکی نەکەی گوناباری، تاوانباری، بەهەشت نابینی، خوا لە خۆت ڕازی ناکەی. ئەگەر ئەتەوێ خوات لێ ڕازی بێ، ئەو کەسانی باوکو دایکیان لە حەیاتایە دەرگای بەهەشتی تۆ باوکو دایکتن، دەرگای جەهەنەمی تۆ هەر باوکو دایکتن. ئەگەر باش بی لەگەڵیانە دەرگای بەهەشت دەکەیتەوە، تەریق و ڕێگەی بەهەشت گرتووە. ئەگەر خراپ بی لەگەڵیانە ناڕەحەتیان کەی سەریان لێ نەدەی، ئەوە دەرگای بەهەشت و داخستۆ و ڕێگەی جەهەنەم و کردەوە و دەرگای جەهەنەم و کردەتەوە. خوا پەنامان بە. سەردانی نەخۆش، نەخۆشەکان، باوکتە، دایکتە، براتە، خوشکتە، هەر کەسێکی نزیکتە، دۆست و ڕەفیقتە، مسلمان و ئیماندارێکە، جیران و دراوسێتە. ئەمە سەردانە. سەردانکردنی ئەمانە پێویستە، دڵخۆشکردنی ئەمانە پێویستە، چوون بۆ لای ئەمانە پێویستە لە ئیسلامە. پێغەمبەرمان سەڵات و سەلامی لەسەر بێ ئەفەرمێت: من عاد مريضا أو زار أخا له في الله ناداه مناد أن طبت وطاب ممشاك وبوأت من الجنة منزلا. رواه الترمذي. پێغەمبەری خوا فەرمێ ئەو کەسێک کەوا سەردانی نەخۆش ئەکا، ئەڕوا بۆ لای نەخۆش یا بۆ لای برایەکی مسلمانی، هیچ مەساڵحێکی لەگەڵیان نییە، هیچ پەیوەندیەکی دنیایی لە بەینیانە نییە، تەنها لله و فی الله، ئەڕوا بۆ لای سەردانیەکە. پێغەمبەری خوا من بانگبێژێک بانگ ئەکا و هاوارەکە: ئەی فڵانی کوڕی فڵان، کارێ زۆر باشت کردووە، هەنگاوەکانن هەمووی پیرۆزە، لای خوا ڕێز دەگیراوی، بەڕاستی تۆ لە بەهەشتا شوێنێکت بۆ خۆت دیاری کردووە. بەچی؟ بە سەردانی نەخۆش. بەچی؟ بە سەردانی برایەکی مسلمانت کە ئەچی دڵی خۆشەکەی. وەک چەند جار باسمان کردووە، پێغەمبەری خوا لێیان پرسی: ئەی الأعمال أفضل يا رسول الله؟ قال سرور تدخله على قلب مسلم أو مؤمن. يا رسول الله چ کردەوەیە زۆر خەیرە؟ پێغەمبەری خوا فەرمی ئەوەیە کەوا تۆ دڵی مسلمانێ خۆشکەی. جاری وا هەیە کەسێک ئەڕۆی بۆ لای غەریبە لە شارێکی ترە، لە شوێنێکی ترە، ئەڕۆی وەک ئەو وایە هەموو دنیات پێبەخشیوە ئەوەندە دڵخۆشە بە هاتنی تۆ، بە قودومی تۆ. ئەو دڵخۆشیە بۆ توێشی تۆ و زەخیرەی تۆ، بۆ کۆڵۆباری قیامەتی تۆ زۆر گەورەیە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە فەرمایش دەترا فەرمێت لەبارەی مسلمانانە و سەردانی مسلمانە بۆ نەخۆش و بۆ قەوم و کەس و دۆست و ئەحبابانی. پێغەمبەرە فەرمێت: إن المسلم إذا عاد أخاه المسلم لم يزل في غرفة الجنة حتى يرجع. قيل يا رسول الله وما غرفة الجنة؟ قال جناها. رواه مسلم. پێغەمبەری خوا فەرمێت ئەو کەسەی کەوا عیادەی برایەکی مسلمانێکات، جا ئەگە برا مسلمانەکەی باوکی بێ، برای حەقی خۆی بێ، خزمی نزیکی بێ، ئەوە دوو جار سێ جار خێرە کە سیلەی ڕەحمیشی بەجێهێناوە، کە واجبەکەشی بەجێهێناوە. هەر کەسێ سەردانی مسلمانێکی نەخۆش بکە، بڕوا بۆ لای عیادەی بکە، بەردەوام لە ڕێگای بەهەشتایە، بەردەوام لە ناو بەروبوومی بەهەشتایە. لە کام بەروبوومە خوات بابی خوات؟ پێغەمبەرە فەرمێ صلی الله علیه وسلم. ئەمە پاداشتێکی گەورەیە بۆ ئەوانەی کەوا سەردانی نەخۆشەکانەکەن، دڵی نەخۆشەکان خۆشەکەن. حەزرەتی عەلی کوڕی ئەبی طالب لە پێغەمبەرەوەمان باسە صلی الله علیه وسلم ئەفەرمێت گوێم لە پێغەمبەر وەی فەرموو: ما من مسلم يعود مسلما غدوة إلا صلى عليه 70,000 ملك حتى يمسي، وإن عاد عيشة إلا صلى عليه 70,000 ملك
حتى يصبح وكان له خريف في الجنة صحيح رواه الترمذي. پێغەمبەری خوا فەرمێت، ئیمامی عەلی لە پێغەمبەری خوامان باسەکە ئەفەرمێت پێغەمبەری خوا فەرمووی هیچ مسڵمانێک نییە کە لە بەیانانە عیادەی برایەکی مسلمانی خۆی بکات، سەردانی نەخۆشێک بکات لە بەیانیانە، بچێ بۆ لای خوای تەبارەک و تەعالا حتا ئێوارە 7,000 مەلایکە سڵاواتی لەسەر لێدەن. 7,000 مەلایکە سڵاواتی مەلایکە بۆ ئێمە ئیستیغفارە، یعنی ئەم مەلایکە ئەم 7,000 مەلایکە حتا تۆ لای ئەو نەخۆشەی حتاکو تۆ لای نەخۆشەی ئەوانە اللهم اغفر له اللهم ارحمه اللهم احفظه. ئەمە دوعای 7,000 مەلایکەی بۆ ئەوانەی سەردانی مسلمانێکەکەن کە نەخۆش. ئەگەر لە ئێوارەیشا سەردانی بکات بە هەمان شێوە ئەو 7,000 مەلایکە حتا نوێژی بەیانی دوعای خەیری بۆکەن، سڵاواتی لێدەن، ئیستیغفار و داوای لێخۆشبوونی بۆکەن. لەگەڵ ئەوەیشا خوای تەبارەک ئەندازەی ساڵێک بەهەشتی پێدا، نەک یعنی ساڵێک درێژەکەی چەنە خەریفێک، یعنی بەهەشتەکەی ئەو مەکانەکەی ئەو لە بەهەشتا ئەوەندە زۆرە ئەوەندە گەورەیە بەڕاستی تا چاو حەز بکە بڕ بکە مەکان و مەسافەی ئەو لە بەهەشتا ئەوەندەیە. یعنی ئەمە لە پاداشتی ئەوەی کەوا ئەم کەسە سەردانی نەخۆشی کردووە، دڵی نەخۆشی خۆش کردووە. لەگەڵ ئەوەشا سەردانی نەخۆش، سەردانی دۆست و ئەحباب، قەوم و کەسەکان ئەوەندە خێر و بەرەکەتی تایە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم مایەی محەبەتی پەروەردگارە. خوا ئەو عەبدەی خۆش ئەوێ، خوا ڕێز لەو عەبدە ئەگرێت، جگە لەوەی بەهەشتی پێدا، جگە لەوەی کەوا خوا ڕەحەمات و بەرەکات ڕژێنێ بەسەرا، فریشتە دوعای خەیری بۆکە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم أن رجلا زار أخا له في قرية أخرى فأرصد الله له على مدرجته ملكا، المدرجة هي الطريق، سميت بذلك لأن الناس يدرجون فيها، فلما أتى عليه قال أين تريد. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێک سەردانی برایەکی مسلمانی خۆی بکە، نمونەیەکمان باسەکە، ئەمە پیاوێک سەردانی برایەکی مسلمانی خۆی کرد لە شارێتر لە دێتر لە مەنتەقەیەتر، ئەوە خوای تەبارەک و تەعالا لە ڕێگەکەیە فریشتەیەکی دانا. ئەم فریشتە بە کابرا ئەڵێت، بەڵام کابرا ئاگای لە خۆی نییە، بۆ کوێ ڕۆی؟ نیازت کوێیە؟ سەردانی کێیەکەی؟ ئەویش ئەڵێ لە وەڵامە ئەڕۆم بۆ سەردانی برایەکی مسلمانی خۆم لە فڵانە دێ. هیچ شتێک لە بینتانە هەیە لە مەسالحی دنیا؟ هل لك عليه من نعمة تربوها؟ نعمتك لبينتانا، مصالحك شتيك لبينتانا، لا غير أني أحببته في الله عز وجل. هشتك لبين معنانية مصالحي سياسي، مصالحي حزبي، مصالحي دنيوي، أمانة لبين معنانية. لم شارب أو شارب الدنيا كوكاتوا بوشياتي كاكا وشن صالتو ديانت زيارتي منك والله هاتم بەشکەم دەنگدانە دەنگمان پێ بدەیت. ئەمانە نییە، بەس تەنها لەبەر خاتری خوا ئەچم بۆ لای، نەک لە حیزبەکەی منە لە کوتلەکەی منە ئەڕۆم بۆ لای، نە، بەس تەنها مسلمانە ڕۆژێ لە ڕۆژانەکەیمان ناسیوە سەردانیەکەم بەسەر یەکەمەوە. پێغەمبەری خوا ئەفەرمێت مادەم مەساڵحی دنیا لە بەینانیە، ئەفەرمێت بەس لەبەر خوا من سەردانیەکەم لەبەر خوا خۆشمەوێت، الحب لله والبغض لله، ئەمە ئیستیکمالی ئیمانی ئیمان تەواو بێت، ئیمان بەقووەتە بێ. پێغەمبەری خوا فەرمێت ئەو فریشتە پێ فەرمێت فإني مژدە بێت فإني رسول الله إليك بأن الله قد أحبك كما أحببته فيه، رواه مسلم. پێغەمبەری خوا فەرمێت ئەو فریشتە پێی ئەڵێ کە لە ڕێگەیە دانیشتووە، تۆ مادەم لەبەر خاتی خوا زیارەتی ئەو برا مسلمانی خۆتەکەی، ئەڕۆی دڵی خۆشەکەی لە شار و لە دێترە، هیچ مەساڵحێک لە بینتانە نییە، ئەڵێ لەبەر خاتی خوا خۆشمەیە، ئەوە خوایش تۆی خۆش ئەوێ لەبەر خاتی تو ئەوت خۆشەوێ. سەردانەکان مای محەبەتی پەروەردگارە، بۆیە خوای تەبارەک لە حەدیثی قودسیە کە پێغەمبەری خوا فيما يروي عن ربه لەو مەبوومان باسەکە فەرمێت، خوا فەرمێت وجبت محبتي للمتحابين فيا والمتجالسين فيا والمتزاورين فيا والمتباذلين فيا. پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم خوا فەرمێت
واجب بووە و پێویست بووە محەبەت و خۆشەویستی من بۆ ئەو عەبدانەی کەوا لەبەر خاتری من یەکتریان خۆشەوێ، بۆ ئەو عەبد و بەندانەی کەوا لەبەر خاتری من کۆ بنەوە، کۆڕەکانیان نێتەکانیان، نەک لەبەر سیاسەت و حیزباتی و درۆ دەلەسە و دنیا و مەسالیح، لەبەر خاتری من کۆ بنەوە، و لەبەر خاتری من سەردانی یەکتریەکەن، و لەبەر خاتری من ئەبەخشن لە پێناو خوا، لە پێناو منە ئەبەخشن، هاوکاری یەکتریەکەن. واجب بووە محەبەتی من بۆ ئەوانە. جا خۆشەویستان لەبەر خوا خەڵکت خۆش بووە، لەبەر دنیا نە، لەبەر مەسالیح نە. سەردانەکان مای خۆشبەختیە بۆ ئینسانەکان، زیارەتەکان، بەڵام ئەمڕۆ وەسائل و کوتلوری سەقەتی وڵاتان هەموومانەی ترازاندووە لەم ئادابە جوانە، لەم دەستورە جوانە، لەم زیارەتانەی کەوا خوا و پێغەمبەری خوا ئەمر بە ئێمە ئەکەن کە ئێمە جێبەجێیان کەین. زیارەتەکان وەک زیارەتە، وەک مای دڵخۆشیە، مای محەبەتی پەروەردگارە، و هەروەها سیلەی ڕەحمیش تۆ جێبەجێەکەی. سیلەی ڕەحمیش ئیتر خوای تەبارەک و تەعالا سوێندی خواردووە بە عیزەت و جەلالی خۆی، ئەوەی جێبەجێی کا جێبەجێ یەکەم، یعنی ڕەحمی پێ یەکەم. ئەوەی سیلەی ڕەحم جێبەجێ نەکا و ڕەحم و سۆزی نەبێ، سوێندی خواردووە کە منی ڕەحم و سۆزم نییە بەرامبەری. کەواتە هەمیشە و دائیم ئێمە ئەو دەستورە جوانانەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، ئەوەی کە مای سەعادەتمانە، مای بەختەوەریمانە لە دنیا و لە قیامەتا، مای سەربەرزیمانە، یەکێک لەوانە ئەم سەردانانێ، سەردانی باوکو دایک، سەردانی سیلەی ڕەحم، سەردانی نەخۆشەکان کە ئاماژەمان پێ کرد، نەخۆش ئەوەندە خوا پێی خۆشە سەردانی بکەی. حتى لحديث قدسية پیغمبری خوا صلی الله علیه فيما يروي عن ربه أفرميت خواهي تبارك وتعالى الرجل قيامته كعبدكان محاسبك عبدك بانك إن الله عز وجل يقول يوم القيامة يا ابن آدم مرضت فلم تعدني، أي عبدكم من خوش كوتم بونا هاتي بولام، أو عبده للرجل قيامته بپروردگار يفرمي يا ربي كيف أدعوك وأنت رب العالمين، تو چون نخوش أكويو، چون سرداني تو بكم كاتي تو رب العالمين، خالقي هموماني، دروسكاري كون كائناتي مخلوقاتي. قال أما علمت أن عبدي فلانا مرض فلم تعده، أما علمت أنك لو عدته لوجدتني عنده، رواه مسلم. أي عبدكم، أي نازاني فلان عبدي منا خوش كو، أجر تو سردان البكذا وشوي ولاي أزاني من لا عبد أبوم، يعني سرداني من تكردوها، سرداني نخوش خواه من سرداني من تكردوها، شو قال من لوام أو عبدي منا أو بندي منا من زورم بيا خوشكاتي تو سرداني كي كوادا سرداني من تكردوها، كان شوي معناه عيادي من تنكردوها سرداني من تنكردوها. وهروها للزيارة كانوا سردان كان سرداني مالي مردو كاتك واكسكي لي أمريت بعضهم ليكي بنشتق وشا بيعني بالروي يمر بالروي يوانا بالروي شو بالروي لما كا براسي حرني بريتوا أو عندك واحد برسو تعزي ليبكي سرخوشي ليبكي تسلي ليبكي تواو كافية كتشوي بو مزجود ما تشربوا مال، كتشوي بو مال ما تشربوا مزجود، يعني ما وكو سنتي بيغمبري خوا صلى الله عليه وسلم كتسر وشي ليه كله شو نقاط تواو كافية بس أقل شارع تلعب بتشوف مال سرداني بك أوندا كداني شيء تاسيليت بشكيه مؤانسة بياكن بيتاقد الدر شيء دل خوشي كده تواو إتني كي بوا إقامة كورجري ليه داني شيء وخدنا بيغمبري خوا صلى الله عليه وسلم أفرمي ما من مؤمن يعزي أخاه بمصيبة إلا كساه الله عز وجل من حلل الكرامة يوم القيامة، رواه ابن ماجه. هر كسك سرداني كسكاري مردو بكا لكاتك كوا كسك لأمري مصيبتك نكر مردو، هر مصيبتك لعبدك مسلمان قوما ريا تو سرداني كي دعمي ساري كردو حادثك ليا منالي مردو باوكي مردو دايكي مردو سرداني كي بم سردانة دل خوش أبيه بم سردانة تسليب وتيه سبوري وتيه بيغمري خوامه هيج مسلمانك نيه كوا تعزية لبرايك مسلماني بك لكاتي مصيبتنا رعجا إلا أخواي تبارك الله روجي قيامتا
جلوبەرگی ڕێز و کەرامەت ئەکاتە بەری تاج عیزەت دەکاتە سەرسەری ئەمە بۆوانەی کەوا سەردانی برای مسلمانێکن لە کاتی مصیبەت و ناڕەحەتیە و هەروەها سەردانی عولەما و پیاوچاکان خواناسان و ئەهلی توقا ئەمانە سونەتی پێغەمبەری خوایە سونەتی ئەسحابی پێغەمبەری خوایە سونەتی سالیحینە کە بچی بۆ لایەن دەرزیان لێوەرگری بەڵام عالم و زانا و پیاوچاک و تەقی و نەقی نەک بەتاڵە و درۆزن و دەجەل و دەجال و ئەوانەی کەوا بە ناوی پیاوچاکیەوە خەریکی خۆڵبرین و دەست بڕێنن پیاوچاک خواناست ئەهلی عیلم ئەهلی زانست عەبدوڵای کوڕی مبارەک ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر ئەفەرمێت کە ئەگەشتم بە فوزەیلی کوڕی عیاض ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ بەڕاستی ئیمانم تازە ئەبووە ئینجا بێتاقەتێک ڕووی تێکردم لە نەفسی خۆم لەوەی کەوا ئەو ماندووبوون و ناڕەحەتی ئەوان کردوانە من ناتوانم بیکەم بەڵام بە بەرەکەتی ئەو زاتانەوە لە خزمەتی ئەو زاتانە کە پیاوچاک بوون مستەفید ئەبووم بەرەکەتدار ئەبووم پێغەمبەر ئەفەرمێ صلی الله عليه وسلم البركة مع أكابركم ئەمەش ئاماژەی بە ئاەتەکەی قورئان إن رحمة الله قريب من المحسنين چونکە ئەوانە پیاوی چاکن عەبدی ڕاستەقین و ڕاستاڵی خوان خوای تەباوەڕ ڕەحمەتی خۆی هەمیشە ئەڕژێنە بەسەریانە و خوای تەعالی هەمیشە لەگەڵیانایە لەگەڵ بەندە ڕاستەکانیاتی بە ڕەحمات و بەرەکات و ئیمدادی خۆی ئەو کاتە تۆیش لەگەڵ ئەوابی سەردانت کرد خوای تەبارەک و تەعالی تۆ سقاڵێک لەو ئیمدادت پێ ئەدا کە دڵت خۆشکە کە سەربەرز بی کە ڕێچکە و ڕێبازی ئەوان بگری لەم ڕۆدا کە پیاو چاک نەمابێ پیاو ساڵح نەمابێ ئەتوانی ژیانیان بەسەر هاتیان سەرگوزشتەکانیان بخوێنیتەوە سیەر و سلووکیان تەطبیقی جێبەجێیکەی کتێبەکانیان ئەوانەی کەوا خزمەتیان بەم شەریعەتە کردووە بەم پەیامە گەورەی پێغەمبەری خوا کردووە صلی الله عليه وسلم ئەمەی کەوا ئاماژەمان پێکرد ئەمە زیارەت بوو سەردان بوو کە سونەتی پێغەمبەری خوا ئەسحابی پێغەمبەری خوا هەندێکیان هەر واجبن وەکو زیارەتی باوکو دایک و قەوم و کەسە نزیکان کۆمەڵی ئادابی زیارەتەیە بەڵام لەبەر درێژبوونەوەی جومعەکە ناتوانین ئاماژەی پێ بکەین ئینشاءڵڵا بۆ جومعەی داهاتوو باسی ئادابی زیارەت دەکەین کە تۆ ئەڕۆی بۆ زیارەت سەردانی کەسێکەکەی چۆن بڕۆی چۆن سەلامی لێ بکەی چۆن دانیشی ئەمانە هەمووی ئادابە لە ئیسلامە دیاری کراوە وەکو تەسکیرە لەوە زۆرێکمان بیزانین بەڵام فەرامۆشمان کرد لە بیرمان چوو بێتەوە پێویستە ئەمانە و بیر خۆمان بێنینەوە زۆر لە کۆمەڵەشی تر باشترە لە قسەی دنیایی لە کۆمەڵە مەسالەی سیاسی لە باسکردنی سیاست ئەوەی کەوا ئەمڕۆ پێویستە مسلمانان بەوەش بێنەوە بە ئاگا بێنەوە شارەزابوونە لە دینەکەیان شارەزابوونە لە فەرمایشتی خوا و پێغەمبەری خوا ئیهمال نەکردنی فەرمایشتەکانی خوا و پێغەمبەری خوایە دەستوری خوا و پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم ڕێچکە و ڕێبازی ئەسحابە ناسارەکانی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم بۆ ئەوەی کەوا ئینسان بە باسی ئەوان بە یادی ئەوان بە ڕێچکەی ئەوان بە ڕێبازی ئەوان سەعادەت و بەختەوەری دنیا و قیامەت بەدەست بێنێ یا ڕەبی خوای لە هەموو لایەکمان خۆش بی خوای عاقبەتمان بەخێر بگێڕی خوای لە گوناه و تاوانمان خۆش بە خوای لە باوکو دایکمان خۆش بە لە باوکو دایکمان ڕازی بە یا ڕەبی خوای گیان لێت ئەپارڕینەوە بە ئیسمی عەزەمی خۆت لەبەر ناوە جوانەکانی خۆت لەبەر خاتری خادردارانت لە پێغەمبەران و سالیحان و پیاوچاکانت خوای دڵ و دەروونمان نورانیکە خوای دڵ و دەروونمان فەریحکە خوای دڵ و دەروونمان خۆشکە یا ڕەبی خوای لە بەڵاو و باو نەخۆشی و ناخۆشی خۆمان و خانەوادە و ماڵ و منداڵ و وڵات و نیشتمانمان پارێزراوکە یا ڕەبی خوای لە خۆمان و باوکو دایکمان خۆش بە بە ئیمانەوەمان ژێنەوە مان بن و زیندوومان کەرەوە هیدایەتی گەنجەکانمان بە عاقبەتی پیرەکانمان بەخێر بگێڕە مناڵەکانمان ساڵحکە و تاڵحیان مەکە یا ڕەبی خوای عاقبەتی پیرەکانمان بەخێر بگێڕە وڵاتمان پڕ لە هەرزانی و فەرعی و خێر و خۆشیکە وڵاتمان لە ئاشوب و فیتنە و فەساد پارێزراوکە ئەوەی کەوا دۆستمانە دۆستی بی ئەوەی دوژمنی دینمانە دوژمنی خاک وڵات و نیشتیمانمانە دوژمنی ئەم گەل و میلەتەیە ئەم گەل و میلەتە بە ئاقارەی خراپە ئەوە یا ڕەبی خوای ئەگەر شیاوی دایەتی دایدەی یا ڕەبی خوای گیانێت ئەپارڕینەوە ئەگەر شیاوی دایەت نییە نەکبەت و بەدبەختە زاڵم و ستەمکارە تاوانبار و جینایەتکارە خوای لێی قبوڵ نەکەی عالیەها سافلەها خۆی و جێژداشی بەناخی ئەرزابەری یا ڕەبی خوای گیان لە ڕۆژی قیامەتیشا لە خزمەت پێغەمبەر و هاوڵان ئابین صلی الله عليه وسلم ئەو پێغەمبەرە نازدارە سەڵات و سەلامی لەسەر بێ بانگمان بکە و دەرمان نەکا یا ڕەبی خوایە لێت ئەپارڕێنەوە لە سێبەری عەرشی خۆتا عەشرمان بکەی لەسەر پردی سیرات وەک بەرق بڕینەوە یا ڕەبی خوای لێت ئەپارڕێنەوە لە بەرزەخا کە هەنگاوی یەکەممانە بۆ لای تۆ لە ناو قەبری تەسک و تاریک و باریکە لەو کات و ساتە دژوارەدا
یا ربی خوای ڕەحمان پێ بکەی خوای بەزەی بە حاڵمان نەبێتەوە خوای زبانمان سابت کەی کە هەنگاوی یەکەممانە بۆ لای تۆ پەروەردگارە یا ربی خوای لەو کاتە پرسیارمان لێ یەکەن لەبارەی زاتی تۆوە لەبارەی پێغەمبەرەکەتەوە لەبارەی فریشتەکانەوە لەبارەی مسلمانان و خوشک و برایانی مسلمان و ئیماندارانەوە خوای بە زبانێکی پارا و تەڕەوە پڕ لە زکری تۆ وەڵامیان بینەوە پەروەردگارە یا ربی خوای پێغەمبەر بناسینەوە بمان نازێنە و گۆڕی تەسک و تاریکە کە پێمان ئەڵێن ماذا تقول في هذا الرجل الذي بعث فيكم وفي الخلق أجمعين ئەو پیاوە ئەناسن ئەو زاتە ئەناسن بیناسن بڵێن هو سيدنا محمد ئەوە زاتی رسول اللهە ئێمە ئیمانمان پێێنا شوێن ئەو کەوتین یا ربی خوای بیناسینەوە یا ربی خوای تکا و شەفاعەتمان بۆ بکە آمين آمين أقول قولي هذا واستغفر الله لي ولكم ولسائر المسلمين